بەرنامەی ئەمڕۆمان باس لە پاشا و سەرۆکی لەشەکەین، ئەوەی کەوا کۆنتڕۆڵی هەموو جوڵەکانی مرۆڤەکات. ئەویش بریتیە لە برینداربوونی کاسەی سەر. برینداربوونی کاسەی سەر چییە و مەترسیەکانی چییە لەسەر کەسێک کە تووشی برینداربوونی سەرە بێت؟ سڵاوتان لێبێت، من نیوە ئەحمەدم، ڕاهێنەری بواری فریاگوزاری سەرەتایی. ئەمڕۆ باز لە برینداربوونی سەرەکەین. برینداربوونی سەر چییە و چی بۆ بکەین تاوەکو ژیانی ئەو کەسە پارێزراوکەین کە تووشی حاڵەتەکە بووە. کاسەی سەر یەکێک لە کۆئەندامە گرنگەکانی جەستەی تێدا پارێزراوە، بە کۆئەندامی مێشک و دەمار ناسراوە. تەواوی فرمانەکانی لەش لە جوڵە و هەرس و خەوتن و هەڵسان، تەواوی ئەم فرمانانە لە ڕێگەی ئەو دەمارە ڕاگەیاندانەوە دەرەچێت کە لە مێشکەوە ئاڕاستەی کۆئەندامەکانە کرێت. پرسیارە گرنگەکە ئەمەیە: ئەگەر هاتوو ئەم سەرکردەی لەشە زەربەیەکی بەرکەوت، چی ڕووەدا و ئەبێت چی بۆ بکەین؟ لە کاتی بەرکەوتنی زەبرێک بە کاسەی سەردا دوو ئەگەر هەیە. ئەگەر یەکەمیان بریتیە لە خوێنبەربوونی ناوەکی سەر، ئەگەری دووەمیان بریتیە لە خوێنبەربوونی دەرەکی. خوێنبەربوونی ناوەکی کاسەی سەر بریتیە لە خوێنبەربوونی یەکێک لە ملوولەکانی خوێن لە کاسەی سەردا کە نیشانەگەلێکی هەیە، هەرێک لە نیشانەکانی وەکو لە هۆشخۆچوون، یاخود ڕشانەوەی زۆر، یاخود نەتوانینی کۆنتڕۆڵی لایەکی لەشی، لای ڕاستی یاخود لای چەپی کە بە تەواوەتی زۆر جار لە کارەکەوێت یاخود لاوازە بێت. ئەمانە نیشانەگەلێکن کە ئەکرێت کەسەکە خوێنبەربوونی ناوەکی هەبێت. بۆیە پێویستەکە دەست بەجێ نەخۆشەکە بگەینتە نەخۆشخانە یاخود پەیوەندی بە ئەمبوڵانسەوە بگەیت و بگاتە سەر حاڵەتەکە تاوەکو نەخۆشەکە بگوازێتەوە. ئەگەری دووەمیان خوێنبەربوونی دەرەکیە کە خوێنبەربوونێکە بە چاوە بێندێت، خوێن لەو شوێنەی کە زەبرەکەی بەرکەوتووە یێتە دەرەوە. ئەمانە خۆشبەختانە نیشانەکانی ئاسانترێکە ئەگەر بێت و زەربەکە زۆر توند نەبێت. نیشانەکانی بریتیە لە بەرچاو تاریکبوونی کەسەکە یاخود گێژبوونی، یاخود هەنێ جار ئەکرێت بورانەوەی لەگەڵا بێت، یاخود خوێنبەربوونەکە ئەگەر زۆر بێت ئەکرێت کەسەکە تووشی شۆکات کە ئەمە مەترسی لەسەر ژیانی دروستەکە و پێویستەکە دەست بەجێ خوێنبەربوونەکە بۆستێنینەوە لە ڕێگەی فریاگوزاری سەرەتاییەوە. بابەتی ئەمڕۆمان بریتیە لە فریاگوزاری سەرەتایی بۆ خوێنبەربوونی دەرەکی، چۆن بتوانین خوێنبەربوونەکە بۆستێنینەوە و فریاگوزاری سەرەتایی پێشکەشکەین. فریاگوزاری سەرەتایی دروست بۆ کەسێکە تووشی خوێنبەربوونی سەر بووە، بە بنەما گشتەکانی فریاگوزاری سەرەتایی دەست پێکەین. پاش دڵنیابوونەوە لەوەی کەوا کەسەکە هیچ مەترسێکی لەسەر نییە و لێیانی دڵ و هەناسەی هەیە، دەست ئەەکەین بە بنەما گشتەکانی فریاگوزاری سەرەتایی. ئەویش پاڵخستنی کەسەکەیە لەسەر پشت بە جۆرێک کە سەری و ملی بەرزتر بێت لە ئاستی دڵی، تاوەکو خوێن بە خێرایی نەڕوات بۆ شوێنی خوێنبەربوونەکە و خوێنبەربوونەکە کەمەوە بێت. پاشەمە ئەبێ بە هەستیاریەوە هەڵسوکەوت بکەین لەگەڵ بڕبڕەکانی ملیە، چونکە ئەگونجێت لەگەڵ زەربەکە بەرسەری کەوتووە زیان بە بڕبڕەی ملی گەست بێت. بۆیە زۆر گرنگە کەمترین جوڵە لە بڕبڕەی ملیدا بکرێت. پاشان پارچە گۆزێک یاخود پەڕۆیەکی پاک یاخود باندجێک دێنین و زەخت دەخەینە سەر شوێنی خوێنبەربوونەکە. بە نمونە ئەگەر خوێنبەربوونەکە لە لای سەر بێت، پارچە پەڕۆکە یاخود پارچە گۆز و شاشەکە ڕاستەخۆ دەخەینە سەر شوێنی خوێنبەربوونەکە و پاشان بە باندجێک دەیپێچین تاوەکو دەیگەێنینە نەخۆشخانە و بەمەش ڕێگری ئەەکەین لە خوێنبەربوونی زۆر و کەسەکە لە شۆکە پارێزین.
کە پاراستنی ژیانی کەسەکەیە. بیرمان نەچێت گواستنەوەی کەسی بەرکەوتە ئەستەمە بەتەنیا بتوانین ئەنجامی بدەین. بۆیە گرنگە داوای هاوکاری بکەین لە ئەو کەسانی کە لە چواردەوران تاوەکو هاوکارمان بن لە گواستنەوەی کەسەکە و کەمترین جوڵا بە بڕبڕەکانی مل و پشتی بکرێ تاوەکو کەسەکە بە کەمترین زیان بگوازینەوە. بە هیوای سەلامەتی سەری هەمووتان و خواتان لەگەڵ. سمارت وەرچەرخانە.